لە هەفتەی 19 خولینایەبی تۆپیپەی کوردستان هەردوو یانەی سۆران و ئارارات لە ناو یاریگای سۆران بەیەکگەیشتن، بەڵام بەهۆی دروستبوونی شەڕ و ئاژاوا تەنها نیوەی یەکەمی یاریەکە ئەنجامدرا. نیوەی یەکەمی یاریەکە دەستی پێکرد، هەردوو یانە چەند هێرشێکیان بۆ سەرگۆڵی یەکتر ئەنجامدا. تا لە خولەکی 27 یاریەکەدا ناوبژیوان لێدانێکی سزای بۆ یانەی ئارارات هەژمار کرد، بەڵام موشتەبا ئیسماعیل یاریزانی یانەی ئارارات سەرکەوتوونە بوو لە جێبەجێکردنی لێدانە سزاکە و گۆڵپارێزی یانەی سۆران تۆپەکەی گەڕاندەوە، بەڵام ئەمە سەرەتای دەرکەوتنی کێشە و ئاژاوە بوو لە یاریەکەدا. دوای لێدانە سزاکە ناوبژیوان دوو کارتی زەردی یەک بە دوایەکی بەڕووی یاریزانانی یانەی سۆران بەرز کردەوە، بەمەش نیوە یەکەم بەبێ گۆڵ بۆ هەردوو لا کۆتایی هات. لە کاتێکدا هەمووان چاوەڕوان بوو نیوەی دووەمی یاریەکە دەست پێ بکاتەوە، بەڵام بەهۆی دروستبوونی شەڕ و ناکۆچی لە نێوان یاریزانانی هەردوو لا لە ژووری جلگۆڕین، یانەی ئارارات بڕیاریدا یاریگاجێ بهێڵێت و بە هەماهەنگی لەگەڵ یەکێتی تۆپیپەی کوردستان نیوەی دووەمی یاریەکەی تەواو نەکرد. لەبارەی بارودۆخی ژووری جلگۆڕین و شەڕ و ئاژاوەی نێوانیان، ڕاهێنەری یانەی ئارارات و بەرپرسی ڕاگەاندنی یانەی سۆران قسەی جیاواز دەکەن. زۆر بەداخەوە بەڕاستی ئێمە هاتبوون یاریەکی پاک، یاریەکی وەرزشوانانە ئەنجام بدەین لێرە، بەڵام لە دوای ئەوەی کە گێمی یەکەم تەواو بوو بە چەند یاریزانێک ناڵێم هەر هەمویان، چەند یاریزانێک لەگەڵ دەستەی کارژێڕیان بە تەحدید ناڵێم هەر هەمویان، بەڵام یەک دوو ئیداریان لەگە ڕاهێنەری گۆڵپارێزەکانیان هێریشان کردە سەر دەستەی ناوبژیوانان و یاریزانانی ئێمە کە ئەوە بەهۆی سەبەبی ئەوەی کە لوتی یاریزانێکمان شکا تەهدیدیان کردێ ناوبژیوان کە ئەگەر بێەوە جەزامان بۆ لێ نەدە یانیش فەریقمان بدۆڕێ بە سەلامەتی لە هەرگە ناچێ دەرێ. ئێمەش بۆ پاراستنی بەڕاستی گیانی یاریزانانی خۆمان بڕیارماندا کە گەیمی دووەم دانەبەزین. ئێمە وەکو یانێ وەرچی سۆران دائیمان هیچ پلانێکمان نەبووە لە هێرشکردنە سەر ناوبژیوانان، لە هێرشکردنە سەر تیپی بەرامبەر، ئەوە پڕووپاگندەیە، خۆدزیینەوەیە، یاریگا بەجێهێشتنە، بەڵام بەداخەوە یەکێک تۆپی پێ هاتە سەرخەت بە قسەی ئەوانی کرد و یاریەکەی پەکێ خست، ئەگەر نە ناوبژیوان نەشەت پەرشتیاری یاری گوتیان بڕیاری ئێمە نییە و یەکێک تۆپی پێ هاتە خەت و دەرێ بڕێت یاریەکە دوا بخرێت. ئێمە وەکو یانێ وەرچی سۆران بە توندی ئەو قسە و گفتارانەی یانێ ئارارات بە درۆ ئەخەینەوە کە هیچ ئەسڵ و ئەساسی نییە، تەنها خۆدزیینەوەیە و بەجێهێشتنی یاریگایە و بەڵام بەداخەوە یەکێک تۆپی پێ نابەهات بە سەرخەت و ئەو یاریکە ئەو یاریەی پەکخستانە. بەهۆی کۆبوونەوەی هاندەرانی یانەی سۆران لە بەردەمژووری جلگۆڕینی یانەی ئارارات لە ژێر چاودێری و ڕێکاری توندی ئەمنی یاریزانانی یانەی ئارارات بەڕێکرانەوە، چارەنووسی یاریەکەش دیار نییە چی بەسەردێت و لە بەرژەوەندی کامیانە یەکلا دەبێتەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.